ساڵتان لێ بێوارەتان باش بیسەر و بینەرە خۆشەویستەکان لە ئێوارەی سلێمانی لە ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی خۆشحاڵم لەگەڵتانم. پرۆگرامێکی دیکە و بابەتێکی دیکە کە بە گرنگمانزانی لە بواری پزیشکی و تەندروستی هەندێک زانیاری و بابەتی دیکەتان پێشکەش بکەین کە وەک هەمیشە گرنگی تەندروستی لە لای ئێمە پێشەنگ بووە و هەمیشە پزیشکە بەڕێزەکان بە سوپاسەوە بە سوپۆرە جیاوازەکانیانەوە ئامادەباشیان هەبووە لە ستودیۆی ئێوارانی سلێمانی لەگەڵمان میوان بن و بۆ ئەم پرۆگرامەش پزیشکێکی دیکە کە جەنابیان دکتۆر هەڵۆ زۆر سوپاسیان دەکەین کە لە دوای ئەوەی کە توانیوانە بخوێنن و ساڵانێکی زۆر لە خزمەتی کارەکەی خۆیان لە وڵاتانی دەرەوە لە ئەوروپا کار و بە هەروەها پێشەنگی کاریان هەبووە و ئێستا کاتێکە گەڕاوەتەوە کوردستان دەوێت خزمەت بە ڕۆڵەی کورد بکات و هەم لەم پرۆگرامەش ئێمە کۆمەڵە پرسیاری لێ دەکەین و لە پسپۆرەکەی خۆی تایبەتر کە جەنابیان پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزەڵدان و پرۆستاتن و بۆ ئەم پرۆگرامە بابەتێکی تایبەتمان هەڵبژاردووە زۆر بە وردی باس لە ئەندامێکی گرنگی جەستەی مرۆڤ دەکەین و لی دەپرسین سەبارەت بە گورچیلەکان و سەبارەت بە بەرزی گورچیلە کە جەنابیان خۆیان کۆمەڵێک پرسیارمان وەڵام دەدەنەوە. دکتۆر زۆر بەخێر بێ، زۆر خۆشحاڵم کە لێرە دەتبینین. زۆر سپاس بۆ میوانداریە. سپاس بۆ جەنابتان. دکتۆر ئێوە پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزەڵدان و پرۆستاتن. پسپۆرەکەتان بە شوێک فراوانە، کۆمەڵێکی زۆر لە نەخۆش و نەخۆشیەکان دەبینن، بەڵام ئەم پرۆگرامە دەمانێت تایبەت لەسەر یەکێک لەو ئەندامانە قسە بکەین کە هەم چارەسەر و ڕاوێژکارێکی لە لای بەڕێستانە، ئێوە هەم نەشتەرگەریش بە هەمان شێوە بۆ گورچیلەکان دەکەن و ئەو کێشانەی کە هێتی. جا بۆی حەزەکەم بپرسم کە گورچیلە ئەو ئەندامە گرنگەی جەستەی ئێمە ڕۆڵی چیە و گرنگیەکەی چیە لە جەستەی مرۆڤدا؟ بەڵێ خۆی گورچیلەکان دەورێکی گرنگیان هەیە لە جەستەی مرۆڤ، وەکو ئۆرگانەکانی تر بە ئۆرگانە کریتیکەڵەکان ناو ئەبرێت. لەبەرەوە گورچیلە دەوری هەیە لە فلتەرکردنی خوێن، یعنی پاکردنەوەی خوێن لە پاشەڕۆ پیسیەکان، و دەوری هەیە لە دروستکردنی خوێن کە زۆر جار ئەو ڕۆڵە با بڵێن باس ناکرێیان خەڵک وازانێت تەنها ئیشی فلتەرەکات، و دەوری هەیە لە ڕێکخستنی ترشی و تفتی خوێن. چەند ڕۆڵێکی تر هەیە کە ئەمە وردەکاریە نامانوێت زۆر بچینە تەفاسیلەوە، بەڵام هەمووی گورچیلە ڕۆڵی تیا هەیە. لەبەرەوە پاراستنی گورچیلەکان و احتیمامدان بە گورچیلەیەکێکە لەوەی کە بتوانی جەستەیەکی باش و تەندروستە هەبێت. بەڵێ دەستەکان خۆش بێواتە وەک جەنابەت وت دەمە گورچیلەکان هەمیشە زیاتر بە شێوەیەکی ئاسایی خەیاڵمان بۆ دەڕوات کە پێویستە ئاوێکی باش بخۆینەوە و یارمەتیمانەدات لە کێشەی میز و میزەڕۆ و ئەو شتانە گەر هەڵم نەکرد بێ، بەڵام یا وەکو فلتەرکردنێک با بڵێن. گرنگیدان بەم ئەندامی جەستە چۆن دەبێت دکتۆریانی؟ ئێمە بۆی گورچیلەیەکی تەندروستمان هەبێ بە شوێکی گشتگیر دەبێت گرنگی بە چی شتێک بین زۆر تایبەت؟ خۆی پاراستنی گورچیلەکان بە چەند ڕێگایەک ئەتوانیت ئاگاداری گورچیلەکانت بێک لەوانە زۆر ئاو خواردنەوە کە ئەمە بە تایبەتی لە فەسڵە گەرمەکانە بۆی تووشی وشکبوونەوە نەبێت و بۆی تووشی بەرد و هەنێک مەشاکلی تریش نەبێت، ئەمە یەک لە ڕێگە چارەکانە. دوو، کەمکردنەوەی ئەو خواردنانەی کە ئەبنە هۆی لۆت یا با بڵێن زەخت لەسەر گورچیلە بە تایبەتی پرۆتینەکان، ئەمە هۆکارێکی تر، و هەندێک دەرمان بە تایبەتیش ئەوانەی کە زیاتر وەکو ئازارشکێن بەکاریان ئەبێت تۆزێ ئاگادار بین لەوە بە پێی پێویستی و بە پێی ڕێنمایی دکتۆر بەکار بێ. لە گرنگترین ئەو هۆکارانن کە بێ ئاگادار بین لەسەر گورچیلەکانە بۆ پاراستنی گورچیلەکان. ئەمە بەداخۆ خەڵکی ئەمە ئازارشکێنەکانی کە لە شتانی کە زۆر بە خێرایی و بە کەمترین هۆکار بەکارەهێنرێت بە تەواوی جۆری ئازارشکێنەکانەوەتە، یعنی ئەگەر کەسێک سەریشی هێشا وریا بێ نەڵێ ڕەبتی بە گورچیلەمەوە نییە. دکتۆر تایبەت چمە سەر پرسیار و بەشە گرنگەکەی پرۆگرامەکەمان کە بەردی گورچیلەکانە لە ئێستادا بە شوێکی بەربڵاو لە تەمەنە جیاوازەکان و لە هەموو ڕەگەزەکان دەبینین و دەبیستین دەڵە بەردی گورچیلەم هەیە. دروستبوونی بەرزی گورچیلە، هەر بەردی گورچیلە خودی خۆی چییە؟ ینی هۆکاری چییە؟ خۆی بەردی گورچیلە نسبەتێکی زۆری خەڵک لە مستەوای عالەمە ئەگەر بە نسبە لێکی بیتەوە بە تقریبەی نزیکی لە سەدادەی خەڵک تووشی بەردی گورچیلە ئەبێت. نسبەکە ینی بە دقیق دانیە جاروێ زیاتر جاروێ کەمتر بە پێی ناوچەوە، بە پێی شوێن و بە پێی ڕەگەز ئەگۆڕێت. لەبەرەوە
بەردی گورچیلە خۆی بریتە لە نیشتنی ئەو کانزایانەی کە لە گورچیلە کۆ ئەبنەوە و شێوەی کریستاڵی بلووری دروستەکەن. ئەمانە لە نەتیجەیەکە گرن و بەر دروستەکەن ئەو کانزایانەیە و ئەوانەی کریستاڵانی کە زیاتر دەوریان هەیە دروستبوونی بەردی گورچیلە ئۆگزەلەیتە، کالیسیۆمە، فۆسفەیتە، ئەمانە هەمووی یەکە گرن و لە نتیجەیە بەردی گورچیلە دروستەکەن. بەڵێ واتە بەردی گورچیلەش هەر هۆکارەکەی پێشوەختەیە کەڵەکە بوونی ئەو شێوازەیەک شێوازی نانتەندروستی ژیانە. زۆر جار دەبیستین پێشەوەی بچمە سەر هۆکار و بابەتەکانی دیکە لەسەر بەردی گورچیلە حەز دەکەم ئەوە بپرسم. زۆر جار دەبیستین یاخود لە هەندێک کۆمپانیای بازرگانی لە بانگەشەکانی خۆیاندا بۆ پاکشکاری ئاو، فلتەرکردنی ئاو یاخود هەندێک کۆمپانیای فرۆشتنی ئاوە ئامادەکراوەکان و لە قوتونراوەکان و لە شوشەندراوەکان دەبینین یەکێک لە خاڵە گرنگەکانی مارکتینی خۆیان کە بەکارهێنن بابەتی گورچیلە و پاراستنی گورچیلێ. بەڕێساوەکو پزیشکێک تا چەند یاخود ئامۆژگاریتان چییە بۆ خەڵکی ئاسایی چ جۆرە ئاوێک بخۆینەوە ئێمە چی بکەین بەدەر لە ڕێژەکەی وەکو کوالیتی؟ یەک لێرە تێبینی هەیە بۆ خەڵک بۆی ڕوون بێتەوە. ئێمە دائیمەن ئەو شتانی کە باسێکت ڕاستە کۆمپانیا ڕیکلامەکە بۆ ئیشی لەگەڵ لایەنە بازرگانەکە بەڵام ئەوەی کە گرنگە لێرەیە کەمیەتی ئاوە. بەس ئاوەکە پاک بێ، کەمیەتی ئاو بە نسبەتی گورچیلە و بە نسبەتی ئەمە وەکو پزیشک گرنگە. ئەمە زۆر جار بۆ نەخۆشەکان ڕوونیەکەینەوە کە بڕی ئاوەکە بۆ ئێمە گرنگە، بە تایبەتیش وەکوتم لە فەسڵە گەرمەکانە. لەبەرەوە ینی ئینسانی تەبیعی باشتر وایە ڕۆژانە سەروی 2 لیتر ئاو بخوات و ئەگەر یەکێ نەخۆشی گورچیلەی هەبێ یان کێشەی بەردی هەبێ یا ڕمڵی هەبێ باشتر وایە کە سەروی 2 لیتر و نیو بیخوات. زۆر جار خەڵک پرسیارەکە لیترێک چەنە یان خەڵکی ئاسایی لەوە تێناگە. ئێمە بە تقریبەی ئەگەر حسابی کار پەرداخێک 230 بێت تقریبان 2 لیتر و نیو یان ئەگەر 2 لیترەکە حساب بکەین 10 پەرداخ و ئەگەر 2 نیوەکە حساب بکەین تقریبان 12 بۆ 13 پەرداخ ئاو لە ڕۆژێکە و بە تایبەتی وەکوتم لە فەسڵە گەرمەکانە ئەبێ ئەو ڕێژەیە زیاتر بۆ ئەوانەی کە زیاتر بێت. بەڵێ نزیکی 2 لیتر و نیو ئەگەر زیاتر بێت طبعاً باشترە. بەڵێ ئەمە زانیارێکی زۆر گرنگە و بەڕاستی بۆ بینەر و بیسەرە خۆشەویستەکانمان یەکێکە لەو زانیارانی کەم جار دەیبیستین ڕێژەی خواردنەوەی ئاوەکە گرنگترەکە. زۆر جاڕان کەسانێکمان هەبن بڕێکی زۆر لە پارە بەڕاستی سەرفکەن لە بەرخاتری ئاوێکی دەستکەوێت بەوەی کە ڕەنگە کێشەیەکی هەبێت لە گورچیلەکانی بترسێلەوە جا دەستان خۆش بێ. ینیەوە پزیشکە بەڕێزەکان ئەوانە زۆر گرنگە. زۆر جار لەبەرەوەی کە بە پێی پێویست ناگات زانیاریەکە ڕەنگە خەڵکانێک هەبێ ئاگداری ئەوە نەبێ. دکتۆر هۆکاری دروستبوونی بەردی گورچیلە چییە؟ بەڵێ وەکو باسم کرد ینی یینەوە سەر ئەو خاڵە یەکەم کە لە بیدایەتەوە وتمان بۆ پاراستنی گورچیلەکان چی گرنگە ئاو خواردنەوە. ئێمە دایمەن هەموو پزیشکانی ئەو بەشەی خۆمان تەکی دەکەینەوە لەسەر ئەوەی کە نەخۆش پێویست دەکات بڕێکی باش ئاو شلەمەنی هەر ئاویش بەتەنیانە. چونکە جاری وا هەیە هەنێک میوە هەنێک با بڵێن سەوزە هەیە سێرەکەی بڕێک یا کەمێتێکی باش ئاویتایە. لەبەرەوە ئەوە زۆر گرنگە ئاو ئەو شلەمەنی زۆر بخورێت. چونکە یەکێ لە هۆکارەکان وشک بوونەوە یاکەم ئاو خواردنە بۆی کە بەردی گورچیلە دروست بێ. هۆکارێکی تر سێرەکەیت ئەوانەی کە تووشی هەوکردنە بن. هەوکردن یەکێکە لە هەوکردنی گورچیلەمە بەسمان یەکێکە لە هۆکارەکان کە ئەبێتە هۆی دروستبوونی بەرد. هۆکاری ترمان هەیە بۆ ماوەیە سێرەکەیت زۆر جار لەوە چێ ناو خەڵکیش بیست بێتمان مناڵێکی تازە لەدایک بوو بەردی گورچیلەی هەیە کە ئەمە هیچ هۆکارێکی ژینگەی یان هۆکارێکی با بڵێن دەرەوە تەسیری نەبووە بەسەریەوە سێرەکەی بەردی گورچیلەی هەیە. ئەمە کەواتە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ماوەیە کە ئەمە جۆرێک لە بەر دروستەکە و ناوەکەی ناوی سیستینە. هۆکاری تر هەمانە بەکارهێنانی دەرمان. جاری وا هەیە هەنێک دەرمان بە تایبەتیش بەکارهێنانی ڤیتامین دی کە لە ناو خەڵکە ئێستا زۆر باوە هۆکارێکە بۆ دروستبوونی بەردی گورچیلە یان ئەو دەرمانانەی کە بۆ مەسائلی قەبزی بەکاریە ئەمانش سیرەکەیت هۆکاری ترن بۆ دروستبوونی بەردی گورچیلە. هەنێک کێشەی زگماکیمان هەیە بۆ نمونە ئەوانەی کە گورچیلیان لە حەوزە یاخود ئەوانەی کە تەسک بوونەوەیان هەیە لە حەوزی گورچیلە یاخود ئەوانەی کە مشەوەهیەک یا تێکچوونێک لە گورچیلیان هەیە ئەوانش هۆکارن بۆی کە هەم ئیلتیهابات و ڕمڵ هەم بەردروست بێت لە گورچیلەکانیان. بەڵێ دکتۆر جیاوازی
بەردەکان بەرزی گوشتی لە جیاوازیان هەیە بە پێی جیاوازی هۆکاری دروستبوونیان و بۆ چارەسەریشی بەتەئکید طبعا بەردی گورچیلە بە شێوە گشتەکەی 4 جۆری هەیە باشە کالیسیۆم ئەوەی کە پێکاتی کالیسیۆم ئەمە لە هەمویان زیاترە بە تایبەتیش کالیسیۆم ئۆگزالەیت نەوعی تر بەردمان هەیە پێڵەن یوریک ئەسید نەوعی تر بەردمان هەیە پێڵەن سیستین کەەوە باسم کرد ئەوەی بۆ ماوەیە و نەوعێک ترمان هەیە پێڵەن ستروڤیت یان بەردی سیانی هەرێکە لەم بەردانە ئەگەر لێی ورد بیتەوە سێرەکەیت بە جۆرەی هۆکارەکە جۆری بەردەکە ئەگۆڕێ بۆ منە بەردی ستروڤیت کە بەردی سیانە ئەو بەردەیە کە زۆر جار لەوە چێ خەڵکیش بیست بێتی کە بە ئینگلیزی ناوێکی تریشێ پێڵەن ستاگ هۆرن یا شاخی ئاسک سێرەکە یەک پارچە گورچیلەکەی بۆ بەبەرد ئەمە ئەو بەردەیە کە لە ئەنجامی دروستبوونی ئیلتیهابات و کۆبوونەوەی ئەو مادانەی کە باسم کرد بە تایبەتیش هەبوونی ئیلتیهابات هۆکارێکە بۆ دروستبوونی ئەم بەردە مەسەلەن وەکو ئەوەی کە باسم کرد کالیسیۆم ئۆگزالەیت یا ئەو بەردانی کە کالیسیۆم لە پێکاتەکانیانە هەیە سێرەکەیت ئەوانن کە شێوازی خواردنیان بەو شێوەیە ئەو پێکاتەی کە ئەو بەردە دروستەکەن زۆرە لە گورچیلە کۆ بێتەوەی کە گرن و ئەو جۆرە بەردە دروستەکەن بەڵێ دکتۆر تەمان زانیارەکان هەم زۆر سەرنجڕاکێشن و تایبەتیش لە بەرەوەی بۆ کەسانی ئاسایی کە زانیارانە بزانێ ئێمە وەکو چارەسەر ینی ئەوانەی مەبەسم کەسانی غەیرە پزیشک یاخۆت کەس هاوڵاتی ئاسایی ئەم زانیارانە گرنگن وەکو چارەسەر وەکو خۆپاراستن کە ئاگاداری خۆمان بین لە ڕێگەی ئەمەوە جا ئەمێ پرسیاری ئەو بکەم جەنابتان باسان کرد حاڵەتی زگماکی و تەشەوهی خەڵقی ڕەنگە هەبێت هەر منداڵ هەبێت بە کۆرپەلەی بابڵێ بەڵام بۆ ئەوانی کە منداڵن لە تەمەنێکی منداڵیەوە و سیستمی خۆراکیان ڕەنگە ناجێگیر بێ و بەتایبەت لە ئێستاژا دەبینین تەواوی پزیشکەکان ئامۆژگاریمانەکەن لەسەر ئەو سیستمە خراپەی کە منداڵی ئێستا بەداخەوە گشتگیر هەیەی کۆمەڵێک لە خواردنی ڕۆژانە هەیە کە لە مارکێتەکان بۆ ئەم منداڵانە چی ئەمانەش هەر مەترسیان لەسرە کێشە لە گورچیلەکانیانە دروست ببێ خۆی وەکو باسی جۆری بەردەکانمان کرد ینی پێش ئێستا ئەمە یەک لەو بەردانەی کە لە مناڵە هەیە پێڵەن سیستین ئەو بەردە تاکە بەردە کە خۆراک تەسیری نییە بەسەریەوە بۆ لەبەرەوەی پەیوەندی بە ئەنزیمێکەوە هەیە و بە شێوەیەکی بۆ ماوەی ئەمەی بۆ ماوەتەوە بەڵام ئەگەر بینە سەر باسی سیستەمی خۆراک لە مناڵەوە بیگرێت تا کەسێکی پیر تەسیری ڕاستەوخۆی هەیە لەسەر دروستبوونی بەرد ئەگەر حەزەکەی تەفاسیل باسیەکەی ئەو خۆراکانە چینیان بەدڵنیایی و زۆر لەلام گرنگە و بەڵام پێش خۆراکەکانیش بۆی لە یادم نەچێت بۆ منداڵیش هەمان ڕێژەی ئاو خواردنەوە گرنگەیان منداڵ پێویستەکات چەنێک ئاو خوارد منداڵ ئەکرێت کەمتر چکە منداڵ شیرە خوات و بەپێی تەمەن و بەپێی وەزن عادەتەن ئەکرێ ئەو کاتە ڕێژەی ئاوەش مەرجنیە تەنها ئاوی ساف بێ دەکرێت لە ڕێگەی میوە ئاودارەکانوانەکەش 2 لیترە ئاوەکە تەواوکەین لە ڕۆژێکە بەڵێ جۆری خۆراکەکانمان ئەگەر پێ بڵێ بۆ سیستمەکە خۆی ئەو خۆراکانە یا ئەو شتانە چین کە بنەهۆی زیاتر یان هاندەرن بۆی کە بەردی گورچی لە دروست بێت طبعا یەکێک لەو خاڵانی کە زۆر گرنگە و خەڵکی ئەمە جاری وا هەیە احتیمامی پێنا ئەویش سوێریە خوێی چێشت بوونی سوێری یەکێکە لە هۆکارە سەرچیەکان کە بێت هۆی دروستبوونی بەردی گورچیلە بوونی خوێی چێشت یا زیادەتان بخۆین ئەمە یەک لە هۆکارەکانە هۆکاری تر پرۆتین باشە پرۆتین بە تایبەتیش گۆشتی سوور و جاری وا هەیە بقولیات ئەمانەش هۆکارن سیرەکەیت گۆشتی ماسی هۆکارێکی ترە لەوانەیە کە بێتە هۆی دروستبوونی بەردی گورچیلە لەو هۆکارانەی تر وەکو باسم کرد هەبوونی ئیلتیهابات کە ئەمیش هۆکارێکی ترە کە بێتەوە ئەوش هەر دەبێت ئاگامان لە سیستمی خواردنەکەمان بێت جا بەس با من وەکو نەخۆشەکانە یا وەکوێکی شتێکە پێ بڵم مێستا عادەتەن ئێمە پزیشکە بەڕێزەکان کە کارێتە سەر سیستمی خۆراکی و ئامۆژگارەکان دەڵێن ئەی چی بایەوە بیخۆین دکتۆرگیان جا من پێشیان کەوم بڵێم بۆی واش هەست نەکەین کە ئێمە ئەزانم تەمەنەوە جەناتان بێ پسپۆری تایبەتمەندی ینی ئەگەر کەسێک بێت سەر سیستمی ژیانی خۆی
ڕێکاتەوە تەنها بۆ گورچیلە بەڕێزت ئامۆژگاریبانەکەی بەڵام من تەنها بۆ گورچیلەم ناژیم ئەوە لەسەر تاک خۆیەتی چۆن ژیانی خۆی باڵانس کاتەوە بەڵام بە کۆی گشتگیر ینی کەسێک یەگەر ئاسایی ژیانێکی سادەی هەبێ و هەم پارێزگاری خۆشی بکە ئێوە چۆن ئامۆژگاری ئەەکەن چۆنات خواردنەکانمان داپەشکەین چونکە ئەگەر بەو جۆرە بێ کۆمەڵێکی زۆرە لێگرتینەوە ڕاستی خۆی ئێمە کە باسی خواردنەکەین مەبەستمان ئەوە نیە خواردنەکە هەر نەیخوات دائیمان مبالغەکردن لە هەر شتێکە باش نییە بە تایبەتیش لە خواردنە کە تۆ سیرەکەیت پرۆتینێکی زۆرە خوا و ئاو کەمەخوا طبعاً ئەبێتە هۆی دروستبوونی بەردی گورچیلە لەبەرەوە ئەبێ باڵانسێک ڕابگیرێ لە بینی ئەو خۆراکانی کە ئەی خۆنچکە پرۆتینش پێویستە خوێش پێویستە بەڵام بەپێی ئەوەی بەپێی پێویست بەپێی ئەوەی کە جسمی ئینسان بابەت لەوە نییە بڕ بکرێت بەڵام ناتوانانی بن بڕیکیت بەڵام هەنێک شتێ ئەتوانی ئەگەر نەیخۆ لە ژیان تا باوەڕ ناکەمەوە تەسیری هەبێ بۆ نمونە کۆکەکۆلا و بپسی و ئەوانش کە ئەمە هۆکارێکی ترن چەرەز ئەتوانیت مەسەلەن نەیخۆیت ئەمەش هۆکاری ترە کە ئەبێتە هۆی دروستبوونی بەردی گورچیلە بەڵام وەکوتم هەنێک خواردن هەیە کە سەرچین لە ژیانی ئینسانە ئەتواندرێت باڵانسێک ڕابگرێ لە بینی ئەوەی کە تۆ چەندێک خۆی چەندێک سەرفەکەیت و چەندێک ئەسووتێنیت زۆر ڕاستەکان خۆش بێجا زۆر بەوردی لەوە تێگەیشتین کەواتە ئەگەر هۆکار و پاراستنوانە بەڵام حەزەکەم زانین ئەگەر کەسێک سەرڕای هەموو ئەمانە بەردی گورچیلێ بۆ دروست بوو نیشانەکانی چین چۆن کەسێک دەتوانێت بە خۆی بزانێت کە بەردی گورچیلەی هەیە خۆی بەردی گورچیلەوەکو باسم کرد زۆر جار نەخۆش بەردی گورچیلەی هەیە بەڵام هیچ نیشانەیەکی نییە بە سوتفە ئەچێ سۆنەرێگەکە ئەشیعەیەگەکە و دوایەتەوە ئەڵێن وڵا بەردی گورچیلەی هەیەمە بۆیە زۆر جار بێ نیشانەیە بە تایبەتیش ئەو بەردە گەورانی کە باسم کرد کە بەردی سیانین یان سترۆڤیت بێ نیشانەی نیشانەیەکی دروست نەکردووە کە لە بەردە خەتەرەکانە بۆ گورچیلە لەبەرەوە پشکنین بە تایبەتیش پشکنینی پێشوەختە زۆر گرنگە بۆ ئینسان و لە گرنگترین ئەو نیشانانەی کە دروستە بێت چ کاتێ نیشانە دروستە بێت توانی وا بڵین ئەو کاتێک کە بەرد یەتە حوزی گورچیلەیەتە بۆری حالب تامی زڵدان چکە ڕێگاکەی تەسکە بێت ئەجوڵێ لە کاتی جوڵانی بەردا تەوان نیشانە دروستە بێت لە گرنگترین ئەو نیشانانە ئازارێکی زۆر بەقوە دروستە بێت لە کەلەکەی نەخۆشەکە کە ئازارەکەی ئەوەنە بەقوەتە ناتوانێت دانیشێت و لەگەڵیا دڵتێکەڵبوون و ڕشانەوە و زۆر جاریش ڕەنگی میزەکەی ئەگۆڕێت ڕەنگی سوورە بێت دیان کێت بۆ خەسخانەیە ئەچێ بۆ تەواری ئەڵێ ڕەنگی میزەکەم گۆڕاوە بۆ بەخوێن ئەمە لە گرنگترین ئەو نیشانانن و جاری واشەیە مەسەلەن کە ماوەیەک بمێنێتەوە لەرزوتایی بۆ دروستەکات میزکردنی ناڕەحەتە بێت جاری وایە ناتوانێت میزکات ئەمە لە گرنگترین ئەو نیشانانن کە بەردی گورچیلە کەسە دەزانێت بەردی گورچیلەی هەیە دوکتۆر بۆوانی کە لە خێزانەکەیاندا بۆ ماوەیان هەیە ماوەی چەندێک بۆ چنەوە بە تایبەت دەگەر بێت و لەو جۆرە بێ کە ترس ناکە بێ ئاگاداری ماوەی چەندێک بۆ چەندێک باشە پشکنین بکرێت بۆ ئەوی هەر ئاگاداری خۆی بێ بەڵێ خۆی ئەو کەسێک کە بەردی گورچیلەی هەیە معڕەزە ئەگەر بەردەکەیشی فڕەیە یان لابرا معڕەزە جارێکتر دروستی کاتەوە معڕەزە جارێکی تر لە عایلەکەش یانە کەسێک تر هەیبێت خۆی پشکنین عادەتەن ئێمە بۆ ئەوانەی کە بەردیان هەیە جاری وایە 3 مانگ جارێ بۆیانەکەین بە پێی پێویست ئەگەر بەردەکەی دابەزی بێ ئەتوانی زووتریش بیبینینەوە بەڵام پشکنینی ئاسایی ئەگەرێکە بەردی هەبێ ئەتوانی 3 مانگ جارێ ئەگەر ئاسایی بۆ ئەتوانی بیکەین بە 6 مانگ جارێک یعنی بە پێی پێویستی و بە پێی شوێنی بەرد بە پێی حەجمی بەرد ئێمە توانین ئەو متابعەیە ئەو فۆڵۆ ئەپەی بۆ بکەین کە نەخۆشەکە پێویستی پێێتی بەڵێ هەم لەسەرەوەی باسان کرد بەڕسان کەسانێکی زۆرە بینین بەردەکەی چارەسەر بووە بەڵام دروست ئەبێتەوە ئەمەیان هۆکاری بۆ چیە ینی هەر هۆکارەکانی پێشووترە یان جیاوازە نە هەر ئەو با بڵێن ئەو جەو ئەو بیئەی کە بۆ دروستبوونی بەردی یەکەمە هەر بۆ بەردی دووەم و سێمیش هەر هەمان شتە معاملەکەی خێراترە ئەگەر بێت و نەخۆش شێوازی ژیانی نەگۆڕێت احتیمال لە چەند جارێک تری بەردروست کاتەوە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە دوای با بڵێن لابردنی بەرد یا دوای نەشتەرگەری ڕێنمایی تایبەت ئێن بە گوێرەی بەرد و بە گوێرەی ئەو نەخۆشە کە چیمان بۆ کردووە ئەوە لە هەموو شتە گرنگترە کەواتە بۆ ئەوەی هەر وەک چۆن وەکو کارگەیەک لێ نێت بەردەوام بەرد دروست بکاتەوە دەبێتەوە سیستەمەکەت بگۆڕی جا چارەسەری بەرد
بەردی گورچیلە زۆر شتی جیاوازە بیستین پێم وا بێستش لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا و بواری پزیشکی هەندێک چارەسەری تازەشمان بیستووە بە لەیزەر و ئەوانە دەکرێت چارەسەرەکان چۆنن و جیاوازیان چیە؟ خۆی ئێمە کە باسی چارەسەرەکەین پێشەموو شتێ ئەبێت تەشخیصی نەخۆشەکەمان کرد بێت لەبەرەوە بالەوە دەست پێ بکەین چین ئەوانەی کە بنە هۆی بتوانی تۆ تەشخیصی بەردی گورچیلە بکەیت یەک لەو شتانە سۆنەرە کە زۆر خەڵک ناو خەڵک باوە کە سۆنەرە کات و زۆریش شتێکە نە خراپی هەیە بۆ نەخۆش و زۆر ئاسانە و لە زۆر شوێنیش دەسەکەوێت سۆنەر ئەتوانیت بەردی گورچیلە پێی دیاری بکەیت بەڵام لە هەمووی دقیقتر ئەشیعەی سیتیسکانە ئەشیعەی تەنووری پێڵێن کە ئەم ئەشیعەیە بۆچی گرنگە چونکە هەنێ بەرد هەیە سۆنەر نایبینێ بە تایبەتی لە بۆری حالبە کە بەردا ئابەزێ ناتواندرێ بە سۆنەر تەشخیص بکرێت لە بەرەوەی قوڵاییسکە و سۆنەر نایبینێ بۆیە ئەشیعەی سیتیسکان زۆر گرنگە ئێمە هەموو ئەوانەی کە بەردیان هەیە ئەشیعەیان بۆ ئەگرین ئیلا ئەوانە نەبێت کە با بڵێن ئافرەتن حامیلەن یاخود لە مناڵە تۆزێ زەحمەتە ئەبێ بەنج وەرگێ ئەگینە ئەوانی تر هەمووی ئەشیعەیان بۆ ئەگرین لەبەر چەند هۆکاری وەکوتم لەبەر ئەوەی کە تۆ لە هەنێ شوێنە بەرد جاروێ سۆنەر نایبینێت لە سیتیسکانەکە ئیتر نەجاتی نابێت ئەیبینیت و چڕی بەردەکە زۆر گرنگە چکە بە پێی چڕیەکە عیلاجی بەردەکەیش ئەگۆڕێت چڕی بەرد کە یەکەیەکی هەیە لە ئەشیعەیە پێڵەن هاوسفیلد ئەگەر بێت و لە سەروی هەزار بێ ینی بەردەکەت ڕقە کەواتە شێوازی عیلاجکردنی ئەو بەردە لەگەڵ ئەو بەردەی چڕێکەی لە هەزار خوارتر بێت ئەگۆڕێت بۆ یەنەوە سەر پرسیارەکەت کە چارەسەر چییە بۆ یەکێکە بەردی گورچیلە هەبێت طبعاً وەکو باسمان کرد بەردی گورچیلە بە پێی ئەوەی کە حەجمی چەنە چڕی چەنە چەند دانەیە ئەو شوێنەکەی ئەگۆڕێت ئەو بەردانەی کە حەجمیان بچووکە بۆ نمونە لە 4 ملیم تا 5 ملیمیش بەرەو خوارن ئەتواندرێت بەس متابعە و ڕێنمایی بۆ بکرێت لەبەرەوە لە 180یان ئەو بەردانەدا ئەوەزێ یعنی بەس متابعی ئەوێت وەکو باسمان کرد لەوە چێت چەند مانگە جارێت سەردانمان بکات هەنی ڕێنمایی ئەدەی سۆنەرێکی تازەی بۆکەین وەگەر پێویست بۆ ئەشیعەی بۆکەین ئەو بەردانەی کە لەوە گەورەترن و لە ناو گورچیلەن بۆ نمونە بەردێکتەیە 20 ملیمە 30 ملیمە ئەوە شێوازی عیلاجەکەی ئەگۆڕێت طبعاً چەند ڕێگەیەکی ترمان هەیە کە وەکو بەکارهێنانی دەرمان یەک لە ڕێگەکانی ترە بە تایبەتی ئەوانەی کە بەردیان دا ئەبەزێ ئەتوانی دەرمانی بۆ بەکاربێنی و دەرمان هەیە کە ئەتوانیت بۆری حالبەکەی بۆ فراوانکەیت و لەگەڵ ئازارشکێن و متابعی ئەەکەین بۆی ئاسانتر بەردەڵ ڕێگەیەکی ترمان هەیە ئەویش پێڵەن ئەزوڵ یاخود خەڵک زۆر جار پێڵێن لەیزەر کە ئەمە لەیزەر نیە دوای باسی لەیزەرەکەی بەڵە بۆی مەبەستم بۆ جاراتان بۆ ماڵکەنەوە ئەزوڵ چییە وەکوتم ئەو بەردانی کە چڕیان زۆر نییە و لە ناو گورچیلەن ئەتواندرێت و حەجمی شویان زۆر گەورە نییە لە 10 ملیم زیاترە و تا 15 ملیمیش ئەتوانیت جاری وا هەیە هەنێ نەخۆش تا 20 ملیمیش ئەو لەیزەرە ئەو ئزوڵە بەکاربێنێ جیهازێکە چێتە ژێر جیهازەکە نەخۆشەکە و بەنج وەرناگرێت بۆ ماوەی چەند کاتژمێرێک لە ژێریا ئەبێت و ئەم بەرشکانەی بۆ ئەکرێ بەڵام ئەمەیشیان دوولایەنە جاری وا هەیە بەردەکە ناشکێ وەکوتم بەردەکە ڕقە هەرچەنە ئەگەر چڕێکەیشی کەم بێ بەڵام ناشکێت ئیتر کێشەی تەکنیکیە یاخود جۆری بەردەکەی واهەیە لەبەرەوە یەتەوە سەر خاڵ یەکەم کە ئەویش بەکارهێنانی یان با بڵێن نەشتەرگەریە نەشتەرگەری دوو جۆری هەیە طبعاً نەشتەرگەری کرانەوە و نەشتەرگەری بە نازۆر نەشتەرگەری کرانەوە زیاتر کۆن بەکارە هات کە لە کەلەکەەوە گورچیلەکەیانە کردەوە و ئەمەلیاتێکی گەورە و قورس کە ئێستا خۆشبەختانە شتی تازە هاتووە لە ڕێگەی نازۆرەوە ئەکرێت نازۆریش دوو جۆری هەیە نازۆری بۆری حالب کە ئەو بەردانن کە لە گورچیلەیە نەخوارەوە جۆرێک نازۆر بەکارێ لەگەڵ نازۆرەکە لەیزەر بەکارهێن ئەو لەیزەرەیە کە ئەسڵیەکە ئەمەیە ئەسڵەکە ئەمەیە کە ڕاستەوخۆ ئەیدا لە بەردەکە و بە نازۆر بەردەکەی بۆ ئەتوێنیتەوە یا ئەیشکێنیت و نەخۆشەکە دوای ئەوە قەستەرە شتی بۆ دانیت و دەرەچێت ئەمە بۆ بۆری حال بۆ بەردانەی کە گەورن حەجمیان گەورەیە چەند بەردێکن و لە گورچیلەن ئەوە ئەو کاتە نەشتەرگەریەکی ترمان هەیە کە هەر ئەویش نازۆرە لە ڕێی کەلەکە و لە ڕێی
کونێکەوە ئەکرێت و نەخۆشەکە ئەو ئەتوانی ئیسفادەی لێ بکات. بەڵێ کۆتا جۆری چارەسەر جۆری نەشتەرگەری و بۆ جۆرە چارەسەرەکرێ. لە کۆتایی دەمێت ئەگەر ڕێنماییەک هەبێت بۆ ئەوانەی کە بەردی گورچیلیان هەیە کێشیان یا زوو بەردروست ئەبێتەوە ڕێنماییتان چییە ئێوەکو پزیشکێک بۆیان و لەگەڵ ئەوەشدا هەر لە چوارچێوەی ڕێنماییەکاندا تا چەندێک ئەو بابەت و قسانە ڕاستن کە لە نێو خەڵک دەبین زۆر جار هەیە کە کەسێک دەڵێ بەردی گورچیلی هەیە دەڵم بڕۆ سواری ئەسب سواری بکە یا تەنانەت هەیە لە بتڵێکی غاز هەڵگرە بابەت لە بێتە خوارەوە وەکو پزیشکێک ئێوە وەکو ئەو ڕێنمایانە ڕاستن یاخود کامە ڕاست. بەڵێ خۆی ئەوانەی کە بەردیان دا ئەبەزێت ئەوەی کە بالەوە لە ئەخیری پرسیارەکەتەوە دەست پێ بکەین ئەوانەی کە بەردیان دا ئەبەزێ عادەتەن بۆچی ئازاریان بۆ دروستە بێت لەبەرەوەی گورچیلەکە ئاوسێ بەردەکە حەسرە بێتە خوارەوە لە بۆری حالوەکە. لەو حاڵەتەیە چەند شتێک پێویستە. یەک لەوانەیە کە ئەوەی باسی کرد ڕاضەکردن ئەسب سواری باسەکەیت هەڵبەز و دابەست بە قادرمە یان سەرکەوتن بە قادرمە پەتپەتێن ئەمانە زۆر گرنگن بۆ ئەوانەی کە بەردیان دابەزێ بەڵام چ کاتێک ئەو کاتێک کە ئازاریان نیە بێ ئازار شکێن وەرگێ و لەگەڵیشە ئەو وەرزشکردنە بکات و لەگەڵیشە طبعاً عیلاج بەکارهێنرێ و متابعە. ڕێنمایی ئێمە طبعاً ئەوەی بێنەوە سەر خاڵی ئەوەڵ کە باسمان کرد ئاو خواردنەوەش لە منی زۆر خاڵێکی تر کە خەڵک زۆر جاری هەمالێکە بیرمان چوو باسی کەین باش بوو ئێستا بیرم کەوتەوە ئەویش بریتە لە وەرزشکردن. وەرزشکردن کە زۆر ڕۆڵێکی گرنگی هەیە بە تایبەتی بۆ ئەوانەی کە ئیشیان دانیشتنە مەسەلەن ئیشی کۆمپیوتەرەکە مۆزەفە لە دایرە لە شوێنێکە ساقی تەکسیە سیرەکەیت ئەوانە زۆر معڕازم بۆی بەردروستکەن لەبەرەوە زۆر گرنگەکە جوڵە بکەن وەرزش بکەن کە تۆ وەرزشەکەی تۆماتیکیان ئاویش زۆرە خۆیت. لەبەرەوە ڕێنماییمان بۆ ئەوانە ئەوەیە کە ئاو زۆر بخۆن شلەمەنی زۆر بخۆن جوڵە بکەن بە شێوە گشتێکی سوێری یا خۆی چێشتکەم بکەنەوە و لەگەڵیشە ئاگایان لە باڵانسی پرۆتین و ئەو مادانی تر بێ کە باسمان کرد کە ئەبنە هۆی دروستبوونی بەردی گورچیلە. دەستت خۆش بێ زۆر سوپاس دەکەین دکتۆر هەڵە مستەفا جەنابتان کۆمەڵە زانیاری بەنرختان پێداین. زۆر خۆشحاڵ بووم لە پرۆگرامی ئەمڕۆکە لەگەڵ مانابوون کۆتایی ئەگەر شتێک ما بێ من نەمپرسی بە یاخود مەبەستامێ باسیکەن خۆشحاڵە بین کات دەم بەڕێستا. زۆر سپاس بۆ ئێوە بەڵام یەک تێبینی بچووک بۆ ئەو نەخۆشانەی کە بەردیاندا ئەبەزێ ئەوە بە تێبینیەک جیاواز لەوانەی کە بەردی گورچیلیان هەیە ئەوانەی کە بەردیاندا ئەبەزێ و بتایبێت بەردی گەورە ئەگەر لە ماوەیەک کورت چارەسەری نەکەن احتیمالە بێتە هۆی وەستانی گورچیلە. لەبەرەوە زۆر گرنگە کە بەردیان دابەزی سەردانی دکتۆر بکەن و ڕێنمایەکانی دکتۆر وەربگرن و زوو چارەسەریکەن. ئەگەر بە عیلاج و دەرمان چارەسەر نەبوو باشترایە نازۆری بۆ بکرێ نەشتەرگەری بۆ بکرێ چونکە ماوەیەکی زۆر وا بمێنێتەوە بگاتە سەروی مانگ و ئەمانە احتیمالە بێتە هۆی سستی گورچیلەکەی لە دەستبات. زۆر سپاس جارێکتر بۆ ئێوە. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ جەنابتان بۆ تاوای زانیاریەکانتان هیوادارم ئێوەش سوودتان وەرگرت بێ دوور بن لە هەر نەخۆشی و ناخۆشیەک بەڵام لە هەمان کاتیشدا هەمیشە ئینشاءڵڵا بەرچاوڕوون بن پڕزانیاری بن بۆ پاراستنی تەندروستی خۆتان تا بەرنامەیەکی دیکە دێم وڵاتان شاد و بەختەوەر بن. سوپاس.